سڵاو بەهارام کاتتان باش بەڵێ بڕیارە ئەمڕۆ کاتژمێر 1:09 بە کاتی ناوەندی ئەوروپا هەریەکە لە جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا و هەروە ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا لە جنێڤ یەک ببین و دیداری لووتکەیان ساس بکەن و لە ئەو دیدارەدا ئەو پرس و گرفت و ئالۆزیانی کە لە نێوان هەردوو وڵاتدا بیخەنە بەر باس و لێکۆڵینەوە هۆکاری بۆچی لە سویسرا بێگومان بەهۆی بێلایەنی سویسرا لە سیاسەتی نێودەوڵەتی و هەروەها شوێنێکی پێکگەشتنی ئەم دوو سەرکردەیە و هەروەها لە ڕابردووتریشدا چەندەها جار چەندان وڵات و کەسایەتی و لایەنی ناکۆک لە جنێفیەکیان بینی و سویسرایان زیاتر بڵێم جنێف بە بێلایەنەکەی و هەروەها زەمینە سازیەکەی بۆ ئەو دیدارانەی کە هەمیشە وڵاتان شوێنێکی بەلایەن هەڵدەبژێرن بۆیە جنێف هەڵبژێراوە ئەم جارە ئەو باسانەی کە ئەمڕۆ بڕیارە لەگەڵ یەکتریا گفتوگۆی لەسەر بکرێت بایدن دەوێت لەگەڵ بوتیندا کۆمەڵێک پرسی وەکو هاکردن بۆ نمونە هێرشی هاکی دەستگای هەواڵگیری ڕووسیانە و هاکرە ڕووسیانە بۆ سەردام و دەستگا حکومی وهلیەکانی ئەمریکا و هەروەها ئەو گومانەیان ئەو تۆمەتەی کە ئەمریکا میشە دەداتە پاڵ رووسیا کە دەستێوەردانی لە هەڵبژاردننی ڕابردووی ئەمریکادا کردووە و هەروەها پرسی داگیرکردنی یان هێزجوڵاندنی رووسیا لە نیمچە دوورگەی قرم لە ئۆکرانیا یان ڕۆژهڵاتی ئۆکرانیا و هەروەها پرسی سووریا و ئێران و لیبیا و ئەفغانستان و کۆمەڵێ پرس و ئالۆزی تریان کێشمەکێشی نێوان ئەم دوو زلهێزە بایدن بەتەمای ئەم پرسانە لەگەڵ بوتیندا باسکە بوتینیش ئەوەی کە دەوێت لەگەڵ بایدندا باسی کات بریتە لە ئەو سزایانەی کە ئەمریکا سەپاندوێتی بەسەر رووسیا و هەروە کۆمەڵێک سەرکردە و کەسایەتی سیاسی رووسیدا ئەمە ئەو پرسارەیە کە بوتینیش لەگەڵ خۆیان دەوێت هێناوێتیان ئەو مەلەفەی کە هێناوێتی و دەوێت لەگەڵ بایدندا باسی کات و هەروەها سێ پرسی کەشان کە پرسی هاوبەشی نێوان ئەمریکا و رووسیا ئەمیش دەخرێتە بەر باس و لێکۆڵینەوە ئەمڕۆ لە جنێڤ ئەویش بریتە لە پرسی پەتای کۆرۆنا و هەروەها کەش و هەوا و ژینگە و هەروەها داماڵینی چەکی ئەتۆمی کە هەردوو تاوەکو ساڵی 2026 ڕێکەوتون کە هێزی ئەتۆمیان کەمترکەنەوە و پێدەچێت ئەمڕۆ هەنگاوێکی تر لەو ئاراستەیەدا بنێن ئەوەی کە چاوەڕوان دەکرێت لە ئەنجامی ئەم دیدارە بار چاوەڕوانێکی گەورە نییە لەلایەن چاودێرانەوە بە تایبەتی کە مێژووی کێشمەکێش و ململانە سیاسەکانی نێوان رووسیا و ئەمریکا فاکتەری ئایدۆلۆژی و هەروەها مێژوویی و سیاسی هەیە پێ ناچێت ئەمڕۆ مفاجەیەکی گەورە ڕوو بدات و ڕێککەوتنێکی وا گەورە ئەنجام بدرێت کە سیاسەتی جیان گۆڕانکاری بەسەردا بێت هەر بۆشە هەردوو لا بڕیاریانداوە کە پاش تەواوبوونی کۆبوونەوەکە کۆنفرانسی ڕۆژنامەوانی بەجیا ساز بدەن و پێکەوە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ساز نەدەن ئەمیش بە هۆکاریەوەی ئەمریکیەکان دەیانەوێت هێڵە سوورەکانی خۆیان پیشانی یان بە ڕووسەکان بڵێن و هەروەها ڕووسەکانیش دەیانەوێت ئەم فرسەتە بقۆزنەوە بۆ ئەوەی کە بازووی دیبلۆماسی خۆیان جاری کە پیشانی جیهان بدەنەوە و هەروە بۆ سویسرا سەرکەوتنی ئەو گفتوگۆیە لەسەر زەمینی ئەودا دیارەمی سەرکەوتنیی دیبلۆماسیە بێت و لە پەڕەیەکی نۆ تۆمار دەکاتەوە لە ئەو سەرکەوتانەی کە پێشتر لە نزیکردنەوەی لایەنە ناکۆکەکان تۆماری کردووە ئەمە جارێک کۆی زانیاریەکانە ئەگەڕێمە لای ئێوە. بەڵێ کاروان لە پێدانی زانیاری نوێ و گۆڕانکاریەکان وەک نێردراویە نارتی بۆ ژنێڤ من دواتر لە گەشتەکانی داهاتوو هاوکارانم لەگەڵت بەردەوام دەبن لە ئێستادا دەچمە لای هەردی لە واشنتنەوە لەگەڵمان دەبێت هەردی سڵاوت لێبێت زانیاریەکان چین سەبارەت بە کۆبوونە تا چەند شەقامی ئەمریکی و هاوڵاتیان بەم کۆبوونەوە لووتکەیەی نێوان ئەم دوو سەرکردە گیانی دڵخۆشن کە کۆبوونەوەکانیان پێشتر لە ئاستێکی زۆر سارد و سڕی و گرژیدا بوو لە ئێستادا هاوڵاتیان چی دەڵێن و شەقامی ئەمریکی چی دەڵێن لەو بارەوە؟ بەڵێ سڵاوتان لێ بێم کاتتان باش لە ڕاستی ئەم کۆبوونەوەیەکێکە لە هەرە گرنگترین و کۆبوونەوانەی کە بایدن لە میانەی جەولەکەیە بۆ ئەوروپا و بەشداریکردنی لە کۆبوونەوەکانی پێشتری G7 و کۆبوونەوە لەگەڵ یەکێتی ئەوروپا و ناتووە ئەم کۆبوونەوە جیاواز لەوانە گرنگێکی تایبەتی هەیە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی دنیا و بۆ وڵاتانی ئیقلیمی کە بێگومان کە بریتێنی ئەم دوو وڵاتە مێژوویەکی دوور و درێژی هەیە بۆیە بایدن بە شێوەیەکی ئامادەکرا و خۆی ئامادە کردەوە بۆ ئەم چاوپێکەوتنەوە هاوکات تیمێکی تۆکمەی لەگەڵایە کارێکە لە وەزیری بەرگری وەزیری دەرەوە و بەشێک لە ڕاوێژکارانی دەرەوە و تەنانە لە وتەبێژان یاخود لە تیمی ڕۆژنامەوانی کۆشکی سپی ئەمانەی هەموو لەگەڵا تیمێکی تۆکمەی لەگەڵایەوە پێشتر لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردوویە لە G7 لە ناتۆ لە یەکێتی ئەوروپا لۆبیکی زۆری کردووە بۆی ڕاوێژکار لەگەڵ وڵاتانی دەرەوە و هەمیشە ئیدارەی بایدن یاخود دیموکراتەکان کاریان
لەسەرەوەیە کە لەگەڵ ڕکابەرەکانیانە بە کۆدەنگی بچنە پێشەوە و ئەو تلاف و ئەو جۆرە لە پێگە هەیەە لە یەکێتی جیاوازەکانە لە ڕێکەوت نامەجیاوازەکانە چ لە ئەوروپا لەگەڵ ناتۆ چ لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەو هاوپەیمانیانی ترکیهانە لە ناوچەکانی دنیا بیخەنە خزمەتیەوەی کە جۆرێک لە لۆبی دروستکەن بە بەهێزتر ڕوبەڕووی یارەکانیان ببنەوە کە بێگومان نەیانشاردۆت و رووسیایەکێک لە وڵاتە یارەکانیان بێگومانم دوو سەرکردە هەردووکیان دوو سەرکردەی تەواو سیاسین ڤلادیمیر پوتین پێشەوەی بێ بە سەرۆک لە 1990 وەکو سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار تا ئێستا بەردەوامە پێشتر ئەندامی یاخود کارمەندی دەستگای هەواڵگری بووە لە وڵاتەکەی خۆیان بایدن بە هەمان شێوە ئەزمموی 50 ساڵ کاری سیاسی هەیە لە ئەنجومەنی پیران و جێگری سەرۆک و لە ئێستا سەرۆکە بووە هەردوو لایەن بە تەواوی ئەزانن لەسەر ئەو مەلەفانەی کە قسەکەن چۆن یەکتری بدوێنن پۆتین زیاد لە چەند سەرۆکێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای بینیوە هەموو ئەم سەرۆکانە لە وەسفی پۆتینە بە سەرۆکێکی توند بە سەرۆکێکی زۆرزان بە سەرۆکێکی ڕق وەسفیان کردووە بایدنیش هەمان هەڵوێستی هەبووە لە ماوەکانی پێشوە بە سەرۆکێکی ئۆتۆکرات و خۆسەپێن و بە سەرۆکێکی دژی مافی مرۆڤ و دژی ئازادی و بە بکوژ ناسان دوێتی کە بێگومانم پەیوەندیانە وەکو ڤلادیمیر پوتین باسێکە لە چەند ساڵی ئەزمموی خۆی لە ڕابردووە لەگەڵ سەرۆکانی ئەمریکا ئەمە سارد و سڕترین پەیوەندیە کە تا ئێستا تبێت لەم قۆناغا بە پێشەوانەوە لە سەردەمی دارەی داناڵد ترەمپ تا ڕادەیەک داناڵد ترەمپ بۆ تۆمەتبارە کرا کە ساردی و شلی نواندووە لەگەڵ پۆتینە بەڵام ئەم دانوسانێکی جیاوازترە و دانوسانێکی زۆر درێژە کە بەنزیگەی 5 کاتژمێری دەگەڕێمەوە لە ئێستاداوی کە بۆ من گرنگە لە ئێستادا دەمێ بگەڕێمەوە لای کاروان ئەگەر کاروان لەگەڵم ما بێت لە دیمەنەکاندا چەند فڕۆکەیەک دەبینرێت لە ئاسمانی ژنێڤدا و کە لە ئێستادا ئامادەکاری دەکرێت بۆ نیشتنەوەی فڕۆکانە کاروان کەی کۆبوونەوەکە بە دقیقی دەست پێ دەکات ئامادەکاریەکان چین کە بۆ ئەنجامدانی ئەم کۆبوونەوە لووتکەیە لە ئێستادا کە چاوێکی زۆری وڵاتانی لەسەرە. بەڵێ بەهار تاوانەوە ئێستا ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا گەشتە فڕۆکەخانەی جنێف و بڕیارە کە پاش کەمتر لە کاتژمێرێک یان کاتژمێریشی تر بگاتە ئەو کۆشکەی کە دیاری کراوە لە ناوەڕاستی شاری جنێفدا و لەسەر دەریاچەی جنێف کە هەردوو لە دیدارەکەی تێدا ئەنجام بدەن ئامادەکاریەکان لە ڕووی ئەتەکێتی دیبلۆماتیان لە ڕووی پرۆتۆکۆلاتی دیبلۆماتیەوە شوێن دیاری کراوە بۆ یەکتر بینینەکە و هەروە بڕیاریشە کۆبوونەوەکە 4 بۆ 5 کاتژمێر بخایەنێت هەرچەند ئەمڕۆوتە بێژی کرملین ڕایگەیان پێدەچێت زیاتر لە 5 کاتژمێریش بخایەنێت بەڵام ئەوی کە تا ئێستا دیاری کراوە بە ڕسمی لە سویسرا 4 بۆ 5 کاتژمێرە و هەروەها بڕیاریشە کە تەنها 2 کەس وەکو کۆنووسی دانیشتنەکان لە تەرەفی ئەمریکیەکان و لە تەرەفی ڕووسەکانێکی یەک کەس لەگەڵ بایدن و بۆتیندا لە شوێنی دانیشتنەکە ئامادەییان دەبێت بۆ کۆنووسکردن یان نووسینەوەی سەرجەم ئەو خاڵانەی کە گفتوگۆی لەسەر کراوە و هەروەها لە هەمان کاتیشدا لە ڕووی ئەمنیەوە نزیکەی 4000 پۆلیس و سەربازی سویسری هاوکات لەگەڵ دەستگای هەواڵگیری سویسرادا بە شێوەیەکی زۆر چڕ و پڕ کۆڵان و کوچە و شەقامەکانی شاری جنێفیان کۆنتترۆل کردووە و هەروەها لە ڕووی سەربازیشەوە بە هەمان شێوە سوپای سویسرا لە فڕۆکەخانەیەکی سەربازی لە نزیک جنێفەوە فڕۆکەکانی خستۆتە حاڵەتی ئامادە باشی وەروە لە ئاسمانیشەوە فڕۆکە دەبینرێت کە پارێزگاری لە ئاسایشی شاری جنێف دەکەن و هەروەها لە نزیک شوێنی کۆبوونەوەکەش چەکی دژە ئاسمانی دانراوە بۆ ئەوەی لە حاڵەتێکدا ئەگەر بێت و بارودۆخی ئاسایشی شاری جنێف بخرێتە مەترسی و لەلایەن کەسانی نادیارە یان وڵاتانی نادیارەوە ئەوە بە هەموو شێوەیەک ئەمنیەتی شارەکە و میوانەکانی شارەکە پارێزرێ هەردوو سەرۆکەکە نزیکەی 700 کەس لە پاسەوانیان لەگەڵدا پاسەوانی تایبەتی خۆیان کامانش لە پاڵ هێزی سویسریدا پاسەوانی لە ئاسایشی هەردوو سەرۆکەکە و ناوچەکە دەکەن و هەروەها لە هەمان کاتیشدا پۆلیس و هێزی ئەمنی فەڕەنسا لە سنووری سویسراوە خراوەتە حاڵەتی ئامادە باشیە و لە هەر حاڵەتێکی نەخوازراودا گەربێت و پۆلیسی جنێف ناتوانێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکات ئەوە پۆلیسی فەڕەنسا دەتوانێت بێتە ناو جنێفەوە و هەروە لەسەر جەم کانتۆنەکانی سویسراوە پۆلیس ڕەوانی شاری جنێف کراوە بۆ هاوکاریکردنی پۆلیسی جنێف بەڵێ ئێستا ڤلادیمیر پوتین گەشتە فڕۆکەخانەی جنێف و ئێستا بەرەو ئەو کۆشکە بەڕێ دەکەوێت کە بڕیارە پاش کاتژمێرێکی کە لەگەڵ بایدندا یەک ببین و لەم کاتەدا هەموو لە چاوی لەسەر تاکتیکەکانی پۆتینە چۆن دەتوانێت ڕوبەڕووی بایدن ببێتەوە یان چۆن دیدارەکەیان دەست پێ دەکات ئەمە زانیارەکانە بەهارەگە ڕێمۆڵی کاروان لە زانیاری نوێ لەگەڵت دواتر بەردەوام دەبین بەڵام هەردی ئەوەی کە دەمەوێت لە ئێستادا بپرسم لەسەر ئاستی گیان و بۆ هەمان کات بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا چەند گرنگی خۆی هەیە ئەم کۆبوونەوە لووتکەیە
لە ڕاستیا لە ناوەندی علامی ناوەندی سیاسی و شیکاری لە ئەمریکا باس لەوەکەن کەم ئەم کۆبوونەوەیەکی زۆر بەرهەمدار نابێ و زۆر گۆڕانکاری گەورە چاوەڕوان ناکرێ بۆ پێی کە ناکۆکیەکانیان دوورمەودا و استراتیژیە و ئەم دوو وڵاتە هیچ کاتێک هاوپەیمان نەبوون بەڵکو لە ماوەکانی پێشوە هەمیشە کاریان لەسەرەوە کردو کە ئیداری ناکۆکیەکانیان بکەن لە مێژووی ئەمریکا تا ئێستا دوو سەرۆک سەردانی مۆسکۆی کردووە و بە پێچەوانەوە پەیوەندیەکانیان هەمیشە لە دەرەوە کراوە بۆ ئیدارەکردنی و کێشانی کە لە نێوانیان هەیە لە ڕووی کاریگەری ئەم کۆبوونەوە یاخود و گفتوگوانەی کە ئەکرێ پەیوەندی بە کۆ هەیە و تا چەندێک وڵاتانی دنیا سوودمەندە بن یا زیانیان بەرەکەوێت لە پەیوەندینەوەم دوو وڵاتە بێگومان ئەمە کێشە گەورەکەیە کە رووسیا زیاتر لە وڵاتێکە و زیاتر لە هاوکێشەیەکە لە ناوچەکە لە سووریاوە ناکۆکی هەیە و کاریگەری لەسەر دۆزی کوردەیە تاوەکو ئەفغانستان و تاوەکو گرینلاند لە قوتبی باکوور و تاوەکو کێشانی کە لە ئاسمانە لەگەڵ ئەمریکا هەیەی و لەو کێشانەی ترکە لە دەریا و لە زۆر ناوچەیترا هەیەی بە بەشێوەیەکی گشتی چاوەڕێەوە ناکرێت هیچ گۆڕانکاریی زۆر جدی ڕووبدا بەڵام ئەوەی کە هەیە بایدن نیگەرانیەکانی ئەمریکا گەیەنێ بە پۆتین کە تایە ئەو هێرشانەیە خو تەداخلاتانەیە کە رووسیا لە ماوەکانی پێشوە لە ڕووی دەستگای هەواڵگیری و هێرشی ئەلکترۆنی و کردوێتە سەر دەستگا بژاردنەکانی ئەمریکا و دواتر ئەو کێشانەی کە بۆ سەر وڵاتانی ئەوروپا شەرقی هێتی کە هاوپەیمانی گرنگ و کاریگەری ئەمریکان و هاوکات ئەو کێشانەی ترکە لە سووریا و لە کۆمەڵی وڵاتی ترکە خۆیان قەیرانیان هەیە و ئەمریکا پێی وایە کە حزوری رووسیا و سوپای رووسیا لەو ناوچانە قەیرانەکانی تۆختر کردوێتەوە و بە پێچەوانەوە کۆمەڵێک خاڵ هەیە کە یانەوەی وەکو خاڵی هاوبەشی نێوانیان قسەی لەسەر بکەن و وەزەقی بکەنەوە ویش بابەتی ڕێککەوتنیان لەسەر پرۆسەی ژینگە و گرنگیدان بە پرۆسەی ژینگە لەگەڵ سنووردارکردنی توانە ئەتۆمیەکانی نێوان هەردوو وڵات بەڵام بە شێوەیەکی گشتی لەبەر بەر هەستیاری ئەم پەیوەندی نێوانم دوو وڵاتە و لەبەر ئەو هەڵوێستانی کە پۆتین هەمیشە هەی بۆ لە قۆناغەکانی پێشوە تەنانە لە ڕووی پرۆتۆکۆلیەوە کە وەکو کاران باسی کرد پۆتین هەمیشە عادەتی دواکەوتنیە لە کۆبوونەوەکانە واکە لە سەرکردەکانی گیان چاوەڕوانی بکەن بۆیە لەم کۆبوونەوە کارێک کراوە کە پۆتین سەرەتا ئامادە بێت دواتر بایدن ئامادە بێ و پێچەوانەوە هیچ جۆرە لێدوانێکی ڕاستەوخۆیان دوو قۆڵی نابێویش بۆی کە لە ڕێگەی پرسیار و وەڵامی ڕۆژنامەنووسان و کێشەکانی نێوانیان زەقتر نەکەنەوە بۆ ڕای گشتی بۆیە هەمیشەم دوو وڵاتە کار لەسەرەوەکەن کە کێشەکانیان کەتم کەن و لە نێوان خۆیان نابێ و بتوان بۆ پێی کە کاریگەریان لەسەر پنتی جیاوازێ لەسەر استراتیژی یەکتری هەیە لە شوێنی جیاوازانەیەوەی کێشەکانی نێوانیان زەقکەنەوە بەڵام بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد و ڕامە قسەی بەشێکی زۆر لە شیکارانی سیاسیشە تەنانە گلەیەکی زۆر لە بایدن هەیە کە پێیان وا بۆم کۆبوونەوە هیچ گرنگیەکی نییە لە ئێستایا و پۆتین سەرۆکێکە کە ناچێتە ژێرباری و داواکارێنی ئەمریکا هەیەی بەڵکۆی کە ئەمریکا پێویستە بیکاوی شەوەیە کە ئەو سزانەی کە هەیە لەسەر رووسیا هەر کاتێک پێویستی کردتونتری بکاتەوە هەوپەیمانەتیانێکی هەیەی لەگەڵ ناتۆ لەگەڵ یەکێتی ئەوروپا وڵاتانی دیکە هەمیشە بەکاری بێنێ بۆی دیژی مەترسیەکانی رووسیا بێت لە ڕووی سەربازی و لە ڕووی مۆنۆپۆلی بازرگانیەوە کە لە ئێستا هەژمونێکی زۆری لە ئەوروپا و لە بەشێکی تر وڵاتانی ئاسیا هەیە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرانمان وەروەها کاروان نێردراویە نارتی لە شاری ژنێفی پایتەختی سویسراوە بۆ زانیاریەکان سەبارەت بە کۆبوونەوەی لووتکەی لەگەڵماندا بوو.